ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕۆژی جیهانی گەنجاندا گۆڕانکاری دەکەنە پێناسەی گەنج و دەیانەوێت بە هۆشێنانەوەی گەنجان لەم دۆخە نالەبار و پڕ لە بێهیواییەدا کە دەسەڵاتدارانی هەرێم بۆ گەنج و پیر و منداڵیان خوڵقاندووە وزە و بیری گەنجانەی خۆیان بەگەڕ بخەنەوە و جارێکی تر نیشتیمانێکی گەنجانە بۆ هەمووان ئاوەدان بکەنەوە کە لە سایی 27 ساڵی ڕابردووی نادادگەری و قۆڕخکاری حکومڕانی جووت حیزبدا هەزاران دەرچووی زانکە و پەیمانگاکان بێکارن و هەزاران گەنجی ژاواری وڵاتانی دەرەوە بوون و بە سەدانی دیکەش بە ئاواتی ژیانێکی شایستە دەریای ئیجە بووەتە دوان نیشتیمانیان و هەرێمیش گیرۆدەی تاقمێک بەناو سیاسی بووەتەوە کە بە گەنجی خۆیان حکومڕانی هەرێمیان لاواز کرد و بە پیری خۆشیان لە دەسەڵاتدا گەنجانی نیشتیمانیان پیر کردووە. سەرتا پیرۆزبای لە هەموو گەنجانەکەم کە بەڕاستی و تەنها وتەیەکە ئێڵێن هیچ شتێک نەکرابووی کە ئەو پیرۆزبایە بە گەنجان بگەێنرێت. وڵاتێکی زۆر مافی گەنجی تیا فرامۆش کراوە بە ئەندازە یعنی نازانم لە هیچ وڵاتێک وانە لێر ئەگەر گەنجەکانمان حەزێک یا خولایە داهێنانێکی هەبێت یا ئەبێ کۆیلی حیزبێک بێ حیزبێک ئەوەی بۆ خۆی بەکار بێنێت و دوای ئەوەی کە سوودی لێوەرگر اینجا ئێمالێکە و فرامۆشێکە و نایڵێت ئیتر زیاتر لەوە گەشە بکات ئەو نەبەکارێنە کە خۆی سوودی لێ بینێ و چۆن ئەڵێت وەک بانگەشێک بۆ حیزبەکەی خۆی بەکاری بێنێت دوای وازی لێنێ یان ئەبێت ئەو حەزی تیا بکوژرێت ئەگەر بێت و چۆنڵی نەبێ بە کۆیلی ئەو حیزبە کە لە هەموو وڵاتێکدا ئەگەر گەنجەکانی کەسانێکی ڕۆشنبیر و شارەزا و تێگەیشتوو بن ئەو وڵاتە سەرکەوتووە. بەی شێوەیەک حکوومەتەکەی ئێمە هیچ کارێکی باشی بۆ گەنجانمان نەکردووە لە ڕووی خوێندنەوەی ئەوە خوێندنی قوتابیەکانمانە ئەوە شەهادەکانیانە کە وەریان گرتو لە ماڵەوە دانیشتون. گەنج لە وڵاتی ئێمە هیچ مافێکی نەماوە هەموو خاوەنددارێتەکانی ئەم وڵاتی لێسەنراوەتەوە یعنی وای لێکراوە کە خۆی بە خاوەنی ئەم وڵاتە نەزانێ ئەوە دەسەڵاتدارەکانی خۆمان ئەوە تاڵاو و یانکرۆ بە قورگی گەنجەکانمانە ویان لێ هاتووە بە هەر شێوەیە بتوان هەتا زووتر ئەم وڵاتە بەجێبێڵ. گەنج زۆر بێهیوا کراوە لە وڵاتی ئێمە لە هەمان کاتا هیچ هەلێکی بۆ نەڕەخساوە هیچ دەرفەتێک نەڕەخساوە بۆ گەنج تا بتوانێت خەون و ئاواتەکانی تا بتوانێت گۆڕانکاری بکات لە کۆمەڵگایە. سۆران عومەر یەکێکە لە پەرلەمانتارە گەنجەکانی هەرێم کە بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و نادادگەری و ملنەدانی بۆ فشارەکانی دەسەڵات سەرنجی گەنجانی هەرێمی ڕاکێشاوە. باوەڕی وایە بێهیواکردنی گەنج خواستی دەسەڵاتە بەڵام گۆڕانکاری قوربانیدانی دەوێت و پێویستە گەنج لە پێناو گۆڕانکاریدا قوربانی بدات. هیوا کاتێک دروستە بێ کە گەنجان تەسلیمی و بێهیواییە نەبنجکەم دۆخە قەیراناویە یەکێک لە دەرەنجامە سلبیەکانی ئەوەیە کە گەنج و هەموو چین و توێژەکان بێهیوا بن و دەستبەرداریە و قەناعەتە بن بۆ گۆڕانکاری قوربانی دەوێ و هەوڵی دەوێ و خوێنی گەنج و لاوی دەوێ نابێ گەنجان تەسلیم بەو دۆخە خراپە بن دەبێ هەمومان هەوڵی گۆڕانکاری بدەین چونکە گۆڕانکاری بەبێ گەنج و بەبێ قوربانی ئەنجام نادرێت. لە ڕۆژی جیهانی گەنجاندا گەنجانی هەرێم بۆی قۆڕخکاری تاقمێک دەسەڵاتداری هەرێم و قێزەونکردنی سیاست و هەڵوەشاندنەوەی کۆمەلگا و داتەپاندنی ئابووری وڵات تەنها لە پێناو بەرژەوەندی و مانەوەی خۆیان و کپکردنی ئەو دەنگانی داوای ئازادی و گۆڕانکاری دەکەن بووەتە هۆکاری بێهیوایی گەنج لە گۆڕانکاری و تەنانەت جێهێشتنی نیشتیمان کە هەمیشە گەنجانێکی ژەن نەبێ هیوایی ڕویان تێدەکات و نەفشارەکانی دەسەڵاتیش کپیان دەکات بەڵکو دەبنە چەخماخەی گۆڕانکاری هەر وڵاتێک. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.